ئەزانی خۆشەویستم ئەو نوێژەی ئێمە وتحریمها التەکبیر کەوتت الله ئەکبەر بەس بۆت هەیە بە زمانی قورئان قسە بکەی یەکێ بە حساب زۆر نەتەوەیە ئەوە بامەستا بۆ نوێژ بە عەرەبیە بۆ نوێژ بە کوردی نییە عەزیزم نوێژ بە عەرەبی نییە نوێژ بە زمانی قورئانە چاو لێ هەموو گەلانی جیهان هەموو نەتەوەکانی جیهان لە نوێژە ئەبێ بەواجبی فاتحە بخوێنن ئەوەی کە فێری بێت تا توانای هەبێ بە فێر ببێ پێغەمبەری خوا لە بوخاریدا صلی الله عليه وسلم فەرمووی لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب نوێژی ئەو کەسە دروست نییە کە سوڕەتی فاتحە لە نوێژەکەیان نەخوێنێ هەموومان دەبێت سوڕەتی فاتحە بخوێنین چاو لێ جا من بە کوردی نوێژکەم و ئەو بە فارسی نوێژکە ئەو ئینگلیزی نوێژکە تخوا تامی دەما هەموو ئەم مرۆڤایەتیە لە نوێژە یەکسانە هەموومان کەلامی کەس ناڵێین بس كلامي رب العالمين كيس كلامي هيس قصي تنان قصي بيغمبري صلى الله عليه وسلم تيدانيا بكلامي خو بفاتحه دس بيدا كاين نيجا كمان ببي او دروس نيه اگر اوان نيجت كرت بخواك السلام دا يوم مرتاحي